کۆماری ئیسلامی بە گرتنی سەنگەر بە سەنگەر دەکرێت بڕوخێندرێت. بەرچاوترین تایبەتمەندی ڕژیمی ئیسلامی ئێران دەستێوەردانە لە تایبەتیترین مەسەلەکانی پەیوەندیدار بە ژیانی تاکەکانی کۆمەلگاوە. ڕژیم لە ماوەی زیاتر لە 4 دەیەدا بەڕێخستنی ناوەند و ئۆرگانی پان و بەرین و پڕهەزینە ئەم دەستێوەردانەی بەرەو پێش بردووە. بەڵام خەڵکێک کە لەژێر حاکمیەتی واها سیاسەت و کردارگەلێکدا ژیانیان بەرەو نابودی چووە، خەڵکێک کە لە مافە سەرەتاییەکانی بێبەش کراوە ناکرێت بۆ هەمیشە لە زیندانێکی بە پانتایی کۆمەلگای ئێراندا ڕای بگریت. ئیدیۆلۆژی و باوەڕە مەسەبیەکانیش ئەگەر ڕۆژگارێک بە ئاوێتە بە درۆ و فری و سەرکۆت ئامرازی بەڕێوەبردنی ئەم زیندانە گەورە بوون. لە ماوەی 4 دەهەدا بەرەبەرە و لەم 6 مانگەدا کە شۆڕشی ژینا تێیدا لە ئارادا بووە بە خێرایی بێکاریگەر بوونەتەوە. خامنەی لە سوخەڕانیەکی نزیکەی 2 مانگ لەوە پێشیدا کە لە کۆبوونەوەی مەداحەکان لە قۆم کردی ئەم بارودۆخەی بە باشیشی کردەوە. ئەو لەم سوخەڕانیەدا دانی پێدانا وتی ئێمە دەستور ئەدەین نەسیحەت دەکەین دەلیل و منتق دێنینەوە بەڵام هیچ کاریگەریەکی نییە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە فەزای گشتی فەزایەکی گونجاو لەگەڵ ئەوەی ئێمە دەمانەوێت نییە. مەبەستیەوە بوو فەزای گشتی ئەو جۆرەی کە ئەو دەیەوێ بە ئەندازەی کافی ئیسلامی نییە. بەڵێ فەزای گشتی لە کۆنتترۆلی ئەوان دەرچووە و ئەم فەزایە بە تێپەڕبوون لە تەوەهم و فری و بەرەو ئەوە دەچێت تا بارودۆخی داسەپاوی ئێستا بگۆڕێت. بەڵام لەبەر ئەوەی کە فەزای گشتی گونجاو لەگەڵ ئەوەی کە ئەوان گەرەکیانە نییە و بە قەولی خامنەیی تەبلیغ و نەسیحەتیش کارساز نەبووە، کەوایە لە تەنیا ئامرازێک کە لەبەر دەستیدایە واتە درێژەدان بە سەرکۆت کەڵ وەردەگرێت. هەر کاتێک کە نظامێکی ستەمکار و سەرڕۆی وەک ڕژیمی ئیسلامی ناتوانن فەزایەکی گشتی جێی سەرنجی خۆیان بەدی بێنن، ئەقڵ لە مێشکیان دەپەڕێت و زیاتر هار و دەستوەشێن دەبن. واتای ئەم قسەی ئەوەیە کە حاکمیەتی ئیسلامی بە ئاکام گەیشتووە کە بۆ درێژەدان بە حاکمیەتیان و بۆ مانەوە لە دەسەڵاتدا دەبێت درێژە بە کردداری ستەمکارانەیان بە سەرکوت و ئەزمە دروستکردن بدەن. بۆ وەها حاکمەتێک دەست نەبردن بۆ وەها کردارێک بە واتای لە نێوچوونە. ڕاستیەکەی ئەوەیە کە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینا وەها کلێنێکی لە کولیەتی نظامدا دروست کردووە کە شیاوی پڕکردنەوە نییە. ئیدیۆلۆژی حکوومەتی لە هەموو ئاستێکدا بەو پەڕی پرتوکاوی گەشتووە. نمونونەکەی خەباتی سەنگەر بە سەنگەری هەڵوەشانەوەی حجابی ئیجباری وەک یەکێک لە کۆڵەکەکانی درێژەی حاکمیەتی ئیسلامی بەڕوونی دەبیندرێت. بەڵام ئەم سەنگەرە بەکردەوە لە ئێستادا خەریکە داگیر دەکرێت. وەک نمونە ئەوەی کە ڕۆژی هەینی 11 مانگی خاکەلێوە ڕوویدا کە نەوحە خوێنێکی ئاتەش بە اختیار لە دوکانێکی شیرەمەنی فرۆشی هەڵکەوتوو لە گەڕەکی شاندیزی مەشهەد سەتڵێک ماستی کرد بەسەر دایک و کچێکدا کە حیجابی ئیجباریان تووردا بوو. بە شوێنیدا خاوەن دوکانەکە مشتریەکان و ژنەکان هێرشیان کردە سەر نەوحە خوێنەکە و هەڵیان بڕی. گەواهی دەری ئەم ڕاستەیە. ئەمە لاوانی شاندیز بە خێرایی ناو و وێنە و ئادرەسی کەسی دەستڕێژکاری بە کرێگیراویان لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کردەوە و خوازیاری تەمبێکردنی بوون. دادستان بە سیجیەکەی بەرواڵەت دەست بەسەر کرد تا خۆی لە ئاگری قینی خەڵک بپارێزێت. هەڵبەت هاوکات لەبەر دڵی ئومەتی حیزبوڵڵا حکمی پلۆمکرانی دوکانەکەش دەرچوو، بەڵام لە ترسی ناڕەزایەتی خەڵک دوای چەند کاتژمێرێک حکمەکە پوچەڵ کرایەوە. ڕۆژی دواتری دوکانەکە پڕ بوو لە گوڵ و شیرنی و پێشوازی خەڵک لە دوکاندارەکە. وەها کردارێک و ئەوەی کە ڕۆژانە لە خەبات بۆ گرتنی ئەم سەنگەرانە لە کۆڵان و بازار و شوێنی کار و شوێنە گشتیەکاندا لە ئارادایە پێمان ئەڵێ کە ئەم سەنگەرە لە حاڵی گیراندایە. داگیرکردنی ئەم سەنگەرە و ئەزمموی بەدەستهاتوو لەو هێزە ئاڵ و گۆڕ پێکهێنەرە لە کۆمەڵدا هەوڵدان بۆ فەتحی باقی سەنگەرەکان و سەرنجام ڕووخاندنی حاکمیەتی ئیسلامی بەهێز دەکات. لەم ڕۆوە خەبات دژ بە پۆشینی زۆرەملەی ئەرکی ژنان بە تەنیا نییە، ئەرکی هەموو ئەو کەسانەیە کە خوازیاری ئاڵوگۆڕن لە بارودۆخی ئێستادا و داواکاری ژیانێکی ترن کە مافەکانیان حرمەت و کەرامەتیان ئیرادە و بڕیاریانی تێدا پارێزراو بێت.
ڕژیمی استبدادی ئیسلامی لە بارودۆخێکی دژواردا گیری خواردووە لەلایەکەوە ناتوانێ و دیارە خۆشی نایهەوێ ڕازی بێت بە داخوازی ڕەواکانی خەڵک لەبەر ئەوەی ئەگەر وای لێهات ئیتر حکوومەتێکی ئیسلامی بوونی نییە. لەلایەکی دیکەوە خەڵکیش عەزمیان جەزم کردووە کە مافە پێشێلکراوەکانیان بەدەست بێن و حاکمیەتی ئیسلامی بە داگیرکردنی سەنگەر بە سەنگەر بڕوخێنن. بەم شێوەیە هیچ ڕێگای ڕزگاربوونێک بۆ کۆماری ئیسلامی بەزەیندا نایەت.